ئەو کەسانەی کەوا خەڵکی ئەتۆقێنن و خەڵکی دائەچەڵەکێنن و خەڵکی بە ناحەقا ئەکوژن و خوێن بە ناحەقا ئەڕێژن و چ لە مزگەوت بێت چ لە بازار بێت چ لە دائیرە بێت چ لە هەر شوێنێک بێت. ئەمە بەڕاستیە بێ هەوڵێکی زۆر گەورەی بۆ بدرێکەوە بنبڕ بکرێت. سبحان الله کەس سەر لەم فکرە دەرناکە، کەس نازانێ ئەمە چییە، کەس نازانێت چ سیاسەتێکە، کەس نازانێ ئەمە چ فیتنەیەکە. ڕۆژ بە ڕۆژ هەر زیادەکە. جاخۆ ئەمفالەکەش هەر ئەوە نەخەڵکی کوشت و ئەو نەخەڵکی لەناو برد. کوانی ئەو پیاوانەی کە ئەڵێ ئێمە سیاسین و واکەین و واکەین، بۆ ئەمە چارەسەری نییە. بۆ خەڵکی بە ناحەقە بکوژرێت، بۆ ئەختیار و پیرەژن بکوژرێت، بۆ ژن و مناڵ بکوژرێت، بۆ پیاوی کاسبکار بکوژرێت، بۆ پیاوی کەسێکە لە دائیرەیەکە کە لە شوێنێکە بۆ بکوژرێت بە ناحەقە. ئەمە کارێکی زۆر قێزەونە، کارێکی زۆر ناشرینە. ئیسلام لە شیوێکە و ئەم کارەش لە شیوێکی زۆر دوورە لەوە.